ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە ئەڵقێمشەوی بەرنامەی پانۆرەما پێتان گەیشتینەوە قساکەین لەسەر مەترسیەکانی وشکە ساڵی. ئەم ساڵ باران کەم باریوە و بەفریش تا ئێستا نەباریوە لە ناو شارەکان، بەڵام لە هەندێک لە ناوچە شاخاوەکان بەفر باریوە. ئەمانە هەمووی کاریگەری هەیە بۆی کە ساڵێکی وشک چاوەڕێی هەرێمی کوردستان و عێراقیەکان بکات. گرفتیشی لەوە گەورەتر ئەوەیە کە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقدا بابەتی بوونی بەنداوەکان زۆر کەمە. ڕاستە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بەنداو هەیە کە هی سەردەمی ڕابردووە و لەگەڵیشیا هەندێک بەنداو و هەندێک بابەتی دیکەی کۆکردنەوەی ئاو لە چوارچێوەی گلدانەوەی کە بەنداوی بچووکن دروست کراوە. ئەمە نەتوانیوێتی تا ڕادەیەک سوود بگەێنێ بە هەرێمی کوردستان لە ڕووی کۆکردنەوەی ئاو و هەروەها کۆکردنەوەی ئاوی باراناو و لافاو کە لە ئێران و هەندێک جار لە تورکیاشەوە دروست بوو و ڕویان کردوتە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان و عێراق چۆن ڕوبەڕوویان بابەتا بنەوە؟ ڕێکارەکان چییە لەلایەن عێراقەوە بۆ ئەوەی کە هاوکاری هەرێمی کوردستان بکات لە چارەسەرکردنی وشکە ساڵی؟ عێراق بۆ لە ڕابردوودا بێباک بۆ لە دروستکردنی بەنداو بە تایبەتی لەسەر ڕووبارەکان لە هەرێمی کوردستان، چکە مۆزانین بەنداوەکان کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت و ئاو گل دەداتەوە سوودێکی گەورەی ئاودێری دەگەێنێ بە ناوچەکانی ناوەڕاستی عێراق. ئەمشەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری بەڕێز غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی کشت و کاڵ کە بە سوپاسەوە لە ڕانیە لەگەڵمانە. کا غەریب سڵاوت لێبێ جەنابتان لە لیژنەی کشت و کاڵن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. حەزەکەمەوە بزانم یعنی چارەسەر و ڕێکە چارەسەرەکان لەلایەن لیژنەکەتانەوە کە لە ئەنجومەنی نوێنەران باس کراوێ بۆ بابەتی وشکە ساڵی لەم ساڵی عێراق و لەگەڵیشا لە هەرێمی کوردستان چییە؟ چیتان باس کردو بە حەقەت کاکە غەریب؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سڵاو لە جەنابتان لە بینەر و بیسەران. هەڵبەت ئەم پرسیە جەنابت پرسێکە کە ئەمڕۆ ئەتوان بڵم کێشە و قسەی زۆرینەی پارێزگەکانی عێراقا لەبەرەوەی کە ئەم گۆڕانکاری کە لە کەشوهاوا دروست بووە لە جیهان بەگشتی و عێراقیش بێگومان بەدەر نییە لەم ئاڵوگۆڕیە. وای کردووە کە عێراق لەسەر ئاستی وزاری لەسەر ئاستی پەرلەمانی تەنانەت ڕیاسەی جمهوری هەموو ئەوانە بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانن لەگەڵ وڵاتانی دراوسێ هەوڵدان یاخود چارەسەری ئەوە بکەن کە ئەم ئەم گۆڕانکاری کە لە کەشوهاوا دروست بووە و ئەم کەمی ئاوی کە لە عێراقدا هاتە پێش چۆن بتوانن مەعارەزە بکرێت خۆ چارەسەر بکرێت. بۆ ئەو مەبەستە بە من باسی لانی پەرلەمانی بکەم کە لە لیژنەی کشتوکاڵی پەرلەمان چەندین کۆبوونەوەی نێخۆی پەرلەمان و بانگشتی لە معنیەکان لە تیمی وەزاری یاخود لە هەر لایەنێک پەیوەنددار لە عێراق بۆ وەکو ئیستیزافەکردن بۆ لیژنەی پەرلەمان لیژنەی کشتوکاڵی پەرلەمان بۆی بتوانرێت معالەجەی وەکو دەڵێ پێش حەدەس معالەجەیەکی کۆنکرێتی بۆ بکرێت. بۆ ئەم مەبەستە لە ئەسنای یاخود لە ئەو ئەجندایی کە وەکو لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی عێراق هەبووە یاخود هەمان بووە قسە لەگەڵ جانیبی تورکی کراوە کە لەسەر ئاستی باڵا بانگشتی سەفارەتی تورکیا کراوە بۆ ناو پەرلەمان و خۆم لە دانیشتنەکە تاواجدم هەبووە و باسەوە کراوە کە پرسی ئاو یاخود ئەو ئاڵوگۆڕی ئەو کەشوهەوایی کە لە سنوورەکەدا ڕووە و ئاڵوگۆڕ دەچێت تورکیا هاوکارێکی زۆر بەپەرۆژ بێت بۆ عێراق، یعنی بەدەر لە ئیتاری سیاسی یاخود چاوی سیاسی لەسەر هاوکێشەکان ئەو ڕوانگە بدینێکە ڕوانگەی ئاوبوریە و ئەو ڕوانگە بدینێکە ڕەبتی بە بژێوی خەڵکەوەیە. یەک لەو معالەجانەی کە لۆکولانی پەرلەمانی وەکو لیژنەی کشتوکاڵ کە دڵمان پێ کردەوە بۆ کە ئەبێت کۆبوونەوەمان لەگەڵ جانیبی تورکی لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی وزاری لەسەر ئاستی وەک باسم کرد بانگەشتیان بۆ سەرۆکایەتی کۆمار هەمووان لە ساڵی 2004 ڕوویدا و هاتە پێشەوە. پرسیارێک لەسەرەوە بکەم کە ئێوە کۆبوونەوەتان لەگەڵ لایەنی تورکی کردووەکو لێژنەی ینی بۆ نمونە کشت و کاڵ و هەروە ئاو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا چەند ینی ئێوە لایەنی تورکیتان بەرپرسیار کرد لەوەی کە
بەشە ئاوی عراقی کەم کردوتەوە بەهۆی دروستکردنی ئەو بەنداوە گەورانەی کە لەسەر ڕووبارەکانی دیجلە و فرات دروستی ناوخۆی تورکیا هەیەی بەڵێ لە ناوخۆی تورکیادا کە دروستی کردووە ئەمەتان پێوتن و جواب و وەڵامی ئەوان چی بوو بەڕاستی بۆچی لە ئێستا دەکەوان بەنداوەکانیشان دروست کردووە بەڵام بەشە ئاوی عراق وەکو خۆی نانێرن وەڵامیان چی بوو کاغەریب ئەوان مبڕیان بۆ ئەوە هێنایەوە کە ئەوانە جۆکو هەر وڵاتێکی تر پێویستیان بەوەیە کە ئیعادە نەزەر بکەنەوە لە خەزانی ئاو لە دەست پێگرتنی یاخود دەست پێگرتنی ئەوەی کە ئەم ترسێ هەیە مەسەلەی کەمی ئاو لە هەموو عالەمدا ئەو پیاشەنەوە بوو کە عێراق تەنها سەرچاوی ئاو بەشە زۆرەکە هەر تورکیان نییە بەڵکو عێراق لەگەڵ ئێران لەگەڵ سووریا لەگەڵ ئەم سێ وڵاتە ئەو ئەم سێ وڵاتن کە ئاو لە لەوێەوە داخلی عێراق دەبێت بۆیە پیانەوە بوو کە تەنها لایانی سەرەکی ئەوان نین بەڵام ئێمە تەکیدمان لەوە کردەوە کە نەخێر یەک عێراق بە ملەت ڕافدین ئاسراوە لە مێژینەوە کە بێگومان سەرچاوی ئەم ئاوەش بەشی هەرە زۆری بەر لایانی تورکیا دەکەوێت کە لێەوە ئەو ئاوە سەرچاواگرێ بۆمان باسکردن کە ئەبێت ئەو پرسانی کە پرسی گشتگیرێک کە ڕەبتی بە بژێوی خەڵکەوەیە کە ڕەبتی بە گوزرانی خەڵکەوەیە لەسەروی هەموو هاوکەشە سیاسییانەوە سیر بکرێ و عێراق لەو مەجارەدا بە هیچ چاوێک سیر نەکرێ بەڵکو لەو ڕوانگەی سیر بکرێت کە پێویستیان بە هەماهەنگ و هاوکاریە بەتاوە لەگەڵ لایانی تورکی و نەک هەر ئەوانش هەنگاوی ترنراوە لەگەڵ زۆربەی مؤسساتی ناوخۆی عێراق کە بۆی چۆن چ بکرێ بۆی کە لە بودجێ گشتی عێراق زۆرترین هەوڵ بدرێ بۆ خەزانی ئاو بەرمونە وەزارەتی مواردی مای لە عێراق یەکێکە لە وەزارەتانی کە ئەتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێت بۆ بژانەوەی قتاعی زراعی لە عێراقدا و بەهرەمی کوردستانش تەواان ئەوش بە دروستکردنی بەنداوی گەورە و بچووک و پۆند و ئیتر لەو وەزارەتانەیە کە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر کاریگەر و گەورەی هەبێت بە هەمان شێوە وەزارەتی ژینگەکە دیسان لەگەڵ ئەوانش بە بەردەوام لە تەماسدا بووین وەکو لیژنەی کشتکاری پەرلەمانی عێراق لە کۆڕ و کۆبوونەوەدا بووین ئەوەی کە بەر وەزارەتی ژینگە دەکەوێت ئەوەی کە بەر وەزارەتی مواردی مایی دەکەوێت سەرچاوەکانی ئاو و ئەوەی کە وەزارەتی کشتکاڵی عێراق دیسان ئەبێ بیکات ینی هەموو ئەوانە ئەو هەوڵانن کە وەکو لیژنەی کشتکاڵی پەرلەمانی عێراق لە هەوڵداین بۆی کە بتوانین عێراق بپارێزین یعنی ئەگەر بەڕیا ئەگەر نەشتوانین ئەو طموحی کە هەمانە بۆ مەسەلەی پاراستنی عێراق بۆ مەسەلەی ژینگەی کشتتوکاڵی و سەرچاوەکانی ئاو لە عێراق لانی کەم بتوانین لە دۆخێکدا بیهێڵینەوە کە هەمووی هەر ئاعتمادەکە لەسەر ئەو علاقاتە نەبێ بەڵکو بێگومان ڕحمی خۆی گەورەش دەوێ بێگومان ڕەم بێت وا بێتە پێشەوە کە بارینی باران زۆر یاخود بەفر ئەوەش کاریگەریی ئێجگار زۆری دەبێت لەسەر سەر ئەم دۆخە ئیترەوە هەوڵەکانە کە بەردەوام وەک باسم کرد لەسەر زۆر باشە هەرسی سەرکاتەکە لە ئارادایە و حکومەت خۆشیان ئەمە لەسەر ئاستی ینی ئەنجومەنی نوێنەران و ئەو لیژنەی بەڕێستان لە ئەنجومەنی نوێنەران و گفتوگۆکانتان و ڕێگە چارەکانتان و بەدیلی ینی ئەوەی کە ینی چارەسەر ئەگەر لە دەرەوەی عێراق نەبوو لە ناوە چی بێت و جەنابەت ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد ینی گۆڕانکاریەکانی کەشوهەوە لە دنیادا کاریگەری هەبوو بۆ سەر کۆی ینی گۆی زەوی بەڵام ینی بەدبەختی عێراق وایە گەورەترین کاریگەری بەرکەوتووە کارە ساتەکانەوە شیانی کە وایە نە و بازەوەش دەکرێن لە داهاتوودا ناوچەیەکی زۆری عێراق بە بیابان بێت هەر لووتکەی داڤۆزە ڕۆژانی ڕابردوو بەڕێوە چوو بەڕێز سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشید لەوێ بەشدار بوو یەکێک لە خاڵە گرنگەکان کە باسی کرد باسی لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کرد و کاریگەریەکانی بۆ عێراق واروها کەمبوونەوەی ئاو و تا ڕادەیەکیش بە بیابانبوونی خاچی عێراقی باس کرد یعنی کە کێشەکە ئەوەندە گەورە بووە تا لەسەر ئاستی لووتکە جیهانیەکان باس دەکرێت عێراق ئەگەر بەدیلی دەرەوەی نەبێ بۆ نمونەگە تورکیا هاوکارێکی باشی نەبێ بۆی کە ئاوێکی باشی بۆ بڕباتەوە و ئێرانیش بامان شێوە چکە بەشێکی سەرچاوی ئاوی هەرێمی کوردستان و عێراق لە ئێرانەوە دەڕژێتە ناو خاچی عێراقەوە عێراق خۆی ئامادە کردو بەڵام بەشە زۆرەکەی تورکیا بەڵێ بەشە زۆرەکەی تورکیا عێراق خۆی ئامادە کردووە بۆ ئەم بابەتە لایەنە ئەرێنیەکان چین کە ینی خەڵکی عێراق دڵخۆش بێ پێی بەوەی کە عێراق ئامادەیە و توانێت ڕوبەڕووی وشکە ساڵەیەشی قورس ببێتەوە و کێشەی نابێت لە بابەتی بە تایبەتی ئێمە گەر ینی زراعەت و کشتتوکاڵ بخەینە ئەولاوە لە بابەتی دابینکردنی ئاوی شیرین هەریج نەبێ بۆ هاوڵاتیان عێراق ئەم هەنگاوانەی ناوە کا غەریب ئەگەر ئاگادار بن
با من لەوە دەست پێ بکەم ئەو وەڵامە جەنابەت بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار لەم کەساتیانەیە کە ئەنی ئەڵێ زیاتر لە 20 ساڵ وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بووە ئەوەندە ئەم پرسە لای گرینگە ئەوەندە ئەم مەلەفە لای گرینگە ینی باردەوام کە کۆڕ و کۆبوونەوەکانی بانکێش بۆ ناو دیوانی سەرۆکاتی کۆمار ئەبێت لە هەر جانبێک کۆڕ و کۆبوونەوە بێتە پێشێ و بەرمونە حزوری ئێمە وەکو فراکسیۆنێکی تریشمان کوردستان بێ یاخود وەکو لیژنەی کوشتکاڵی پەرلەمانی عێراق بێ هەر لیژنەیەک بێت ممکن نییە فەخامەتی سەرۆک کۆمار تیشک نەخات سەر ئەم جانیبەکە ئەبێت هەمووان بیر لەوە بکەینەوە کە عێراق چۆن بتوانین عێراق تەجاوز بکەین لەم ترسە و لەو خەفەی کە هەیە سەبارەت بە ئاڵوگۆڕی کەشوهەوا یاخود بە کەمی ئاو لە عێراقدا بۆیە یەک لە خاڵە ئیجابیەکان ئەوەیە کە جەنابیان وەکو ڕێی جمهوری عێراق بەردەوام ئەوە خەمەکەی بۆ کە لە ناوخۆ لەگەڵ تیمی وزاری لە ناوخۆ لەگەڵ تیمی پەرلەمانی یاخود لەگەڵ دەرەوەی عێراق لەگەڵ هەر وڵاتێک خاڵی ئەساسی لای جنابی فەخامەتی سەرۆک کۆمار بێگومان ئەو خاڵە بووە جگە لەوەش بەردەوام مەسەرەن ئێمە لێرە لە هەم لە هەرێمیش و هەم لە بەغداش مەسەرەن لێرەش لە هەرێمی کوردستانیش لەگەڵ بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەردەوام لە گفتوگۆی ئەوە داین کە چۆن بتوانین پێش بەم ترسە بگرین و بۆ ئەمە بەستە خۆتە نەزان کە لە بەشێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان ئەو شوێنێک کە مؤهل و گونجاوە حکومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی کشت و کاڵ بەنداوی دروست کردووە یاخود ئەوەی کە پێویستە بۆ گلدانەوەی ئەو هەوڵی بۆ داوە و هەوڵەکانی ئێمەش دیسان وەکو نوێنەری خەڵک لە بەغدا وەکو ئەندامی لیژنەی کشت و کاڵ و دیدار و کۆبوونەوەکان لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاو ئەو بۆکە دەبێت پەلە بکەن لەوەی کە ینی لەسەوە نەوەستن کە بودجەی عێراق لەم بوارەدا هیچ تەخسیس نەکراوە بۆ بەندایەک بنمونە لە قەزای لە ناحەیەک ئەم تەفاهمە لەگەڵ ئەوان تقریبا قۆناغی باشی بڕیوە گەشتە ئەوەی کە دروست لە ساڵی پار 2024 لیژنەی تەکنیکی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق هات لەسەر بانگێشتمان هات بۆ ڕانیە و لێرە لە نووسینگەی پەرلەمانیم لەگەڵیان دانیشتین و بەڕێز قایمی ڕانیە لایەنە پەیوەنددارەکان هەمووان کۆڕ و کۆبوونەوەی خۆماکە لەسەر ئەوەی کە چۆن داعمی عێراق بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ قەزای دوکان بۆ مەسەلەن پێشدارم کرد کە بۆ چەمچەماڵ کە گوندیکانی قوبات یان بۆ قەزای کۆیە کە تاقتاق پێویستی ینی بۆ هەر بۆ سەن هەر ئەو شوێنی کە پێویستان بێت بە تەحلیلمان تەحلیل کردوون و لیژنەکەمان بردووە کە ئێمە ئەتوانین لەم خوتورەی لەم ترسێک کە هەمانە بین لەسەر ئاسی موقعی جوگرافی کار بکەین بۆی کە ئەم ترسە نەهێڵین بە کوژمەیەکی کەم ئەتوانین ئێمە ئاوەش زۆر گلدەینەوە بەرمونە هاتون بەس دەڕاپەڕین لە پێنج موقع شوێنی حساسمان پێگوتونە لە ناحەی خدران لە ناحەی سەنگەسەر لە ناحەی سەرکەبکان مەسەلەن لە زۆر لە ناحەی سەر و چاوە لە خۆشناوەتی ینی لە زۆر شوێن تاوا تەرکیزم نەبێت لە دوکان بە هەمان شێوە پێمان گوتنەوەرن ئاو ئەتوانین ئێمە ئیشەکانتان سووتە بەردەستیان یعنی ئەو تا عێراق هەمومان نەزانینەوە تا جەنابی شدیانی نای شاریتەوە کە عێراق پێویستێکی زۆری بە هەرێمی کوردستانەوە بە بەنداوەکانی هەرێمی کوردستانە لە ڕووی دابینکردنی ئاوە عێراق ئەوە تا بۆ نمونە هەماهەنگە بێ لەگەڵ هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو لە هەرێم و ئێوەش ینی هاوکارێکی باش و وەسیتێک بوون لە بینەدا بەڵام عێراق چی کرد بۆ دروستکردنی بەنداوەکان لە هەرێمی کوردستان ئەو خاڵانەی کە ئێوە خستانە بەردەستیان کاریان لەسەر کرد لە بواری عەمەلیە یاخود نەخێری چیان نەکردووە تا ئێستا ئوستاز ئەوەندەی عێراق لە سەئاسی شار و قەزا و ناحەکانی کەڵک سوود وەردەگرێت لە ئاوی دوکان ڕەم بە هەندە خەڵکی ناو دوکان سوودی لێ وەرنەگرێت لەبەرەوەی کە ئەمە پرسێکی نیشتیمان یعنی ئەوە نیە تەنها بەس پرسێکی بڵین نێوخۆی عێراق بە گشتی یعنی ئەوە نیە تەنها کە هاتن بەنداوێکیان لە ناحەیەی خدران دروست کرد بۆ ئێمە ئەو تەنها بۆ کوردە نەخێر داهات و فرۆشی ئەم شوێنەجا لە ڕووی گەشتیاریە لە ڕووی سامانی ماسیە لە هەر ڕۆژی بێت بێگومان سوودەکەی بۆ ڕەم بێت زۆرترین شاری وەسەط و خواری عێراق بچێ بۆیە ئەوان لەو مەلەفە عنسوڕی نین بڵێن زۆر عاسێ بن نەخێر نانەوێت تەعاون بکەن بۆ هەرێمی کوردستان نانەوێت هاوکار بن هاوکارن و دوو ئاراستەی
هەماهەنگی هەیە هەموو لایەنە ئیداریەکەی کە وەزارەت لەگەڵ وەزارەت کە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستانە و تاواجودێکی باشی لە بەغدا هەیە بۆ داکۆچیکردن لە ئەو حەق و مافانێکە ڕەبتی بەوانەوە هەیە لەگەڵ وەزارەتی مواردی مائیل لە بابی لە بواری بەنداوەکان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ لە بواری ماف و ئیستحقاقی فەلاحین و هەم ئێمەش وەکو نوێنەری کورد وەکو پەرلەمانتاری فراکسیۆنێکی دی لە لیژنەی کشتتوکاڵ بەبەردەوام ینی حزورمان و دەحکە و داکۆکیمان لەم چوارچێوەدا کە ئەبێت ئەم سێ وەزارەتە ئاگاجی باشیان لە سنوورەکە بێ بەنمونە ساڵی پار لە یادی 24 چواری بردمانکردنی قەڵازێکە لە 74 ڕژەمی ئەو کاتی بەعس زانکۆی سلێمانی لە قەڵازە بردمان کرد هاتین لەگەڵ بەڕێز کاک نزار ئامێدی کە وەزیری ژینگەی عێراق بوو باسمان کرد کە دەبێت دامی عێراق ئەگە بە سڵەدارێکیش بێت بۆ سنووری ئێمە هەم بە عێراقیان بڵین کە ئەوە ئێمە لەوەتەی هین قوربانی ڕژێمێکی نادروستی بەغدا بووین کە لە ڕابردوو هەمیش بۆی کە بڵین ئەم عێراقە تەنها مەسئول ئەم حکوومەتە تەنها مەسئولین لە ناو بەغدا و بەسڕە بەڵکو هەموو شوێنەکانی تر ئەوەیە ئەوە بوو کە توانیمان لە 24 چواری ساڵی پار 15,000 داری سنووبەر و هەندێک لەو شکڵە بێنین بۆ ڕانی و قەڵازێ و دووکە وڵای خۆی کاغەری بەنداوەکە گرنگمانە ئەوەیە کە بەنداوەکان دروست کرد لە خدران و لەو مەنتیقانە بەڵێ کردویانە جا قسەکە لەسەر ئەوەیە کە ئەڵێم هەماهەنگی تیمەکان مەسەرەن ئێمە بۆ من ڕەمێت زۆر ئاسان بوو کە ئەچم ئەڵێم وەزیری ژینگەی عێراق کە جەنابەت کوردی کە جەنابەت لە نوێنەریەکی نیشتیمانی کوردستانی لەم وەزارەتە فەرموو ئەمڕۆ ئەم دەسەڵاتە بەکاربێنە بۆی کە بژانەوەی سنوورەکەی خۆمان بکەین لەم بوارەدا هەماهەنگە دەچین لەگەڵ وەزیری مواردی مائی پێی ئەڵێن جەنابتان ئەمڕۆ وەزیرن کە بێگومان یەک لە پایەکانی ئەم حکوومەتی جەنابی شیع سوودانی ڕۆڵی گەورەیەکی نیشتیمانی کوردستانی تێدا بووە کە تەسیسی کە جێبەجێکردنی بەرامجی کە هەموو شتانە فەرموو هەماهەنگ بن بۆیە لە جەلسەی دەڕۆژی ڕابردوو لە 19 و لە 19 هەتا 21 ئەم ڕۆژانە بوو کە ئێمە لە پەرلەمانی لە بەغدا بووین و سەردانی وەزارەتی مواردی مائیم کرد تەکیدم لەو بەنداوانە کردەوە هەندێکیان مبەڕیری زۆر قانونی هەندەسی هەیە کە ڕەم بێ مەسەلەن بۆیان نەگونجێت لەبەرەوەی کە ئەم شورت و مەرجانەی کە هەیەە دەبێت وەکو دەڵێ گونجاو بێت لەگەڵیان هەندێک لەو بەنداوانش بێگومان ئەو قسەی کە ئەوان تەکیدیان لێ کردەوە کاریان کردو بۆی کە لەم ڕۆژانە بێنەوە بۆ هەرێمی کوردستان و بێنەوە لەگەڵ ئێمەمانان سەردانی شوێنەکان بکەینەوە و بۆ هەندێک شوێن موافقە دەکەن ومێر دەکەین کە ئەم هەندێک شوێنێکە ئەوان بە منیان گوت کە لە کەمترین کات لە ئەم یەک دوو مانگە دێنەوە بۆلاتان و پێتان دەڵێن کە لە ئەم مووقعانە ئەتوانین بەنداو بە ئێوە دروستکەین ئەگەر چی پیان وا بوو کە ئەبێت لە بودجەی هەرێمی کوردستان ئەم کولفەیە مەسەرەن بۆی تەخسیس بکرێنەوە بەڵام توانیمانە ئەم عیلاقاتە وا لێ بکەین کە فەرمووی ئەوام بکەین بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو شوێنێک کە پێویستمان پێ ئەوە لەو هەوڵانەیە کە دریکردمانە بۆ ئاڵوگۆڕێک کە جەنابەت سەرتا بەرنامەکە باست کرد کە ئاڵوگۆڕی کەش و هەوا لە جیهاندا عێراقیشی لێ بەدر نییە و بێگومان هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە چکێمە لە فترەی ڕابردوو لە مانگی 7 بۆ 8 لە ئەوکو لیژنە جەولەیەکی بەسڕا کەربەلا نەجەف کوفە ئەوانەمان کرد باوەڕکەن بەشێک لە کوندەکانیان کە جۆگەلەی ئاوی زۆر منەظەمیان هەبوو کاتی خۆی یعنی بە ئیشکی ماوەتەوە تەنانەت ئەو کەرەسانەی کە ڕەبتیشی بە بواری زراعەتدا هەبووە وەکو دەرهێنانی ئاو هەرچی هەیە ئەوەی کە ئەوان بەکاردێنن لە جێ خۆی کە ئێوە بینیتان 50 ساڵی ئاوی نەبێت کە ئەو سەردانە مەیدانیانەتان کردووە بۆ بەسڕە و باشوور و ناوچەکانی دیکەی عێراق ئەتوانین بڵین هەڵسەنگاندنتان بۆ ڕەوشی ئەو ناوچانە چۆنە لە ڕووی هەم کەشوهەوا هەم لە ڕووی ینی بە بیابانبوون یاخود و شکبوونی خاکەکەی هەم لە ڕووی سەرچاوەکانی ئاوە ئەتوانین بڵین وەزعەکە باشە یاخود نەخێر ئێوەش زۆر خراپە ئەوان بە من وەڵامەکەم ئەوا بێت نوێنەرانی ئەوان کە لە وەزارەتن کە لە مەحافەزەن کە لە پەرلەمانن ئیتر هەرچۆن بێت ئەم مەشهەدێکە من باسیەکەم ئێستا
تەنانەت بەلەمی بچوک بچووکیان هەیە بۆ ڕاوەماسی ئەوانە بەلەمەکانیشان لە ئەسنای ئیشکبوونی مەسەرەن کانیاوەشی گەورەیان لەوێ یاخود زۆنگاوەشیان لەوێ بەلەمەکانیشان ڕێک لە قورتە عاسێ بوو ئیتر هەر وەکو ئەوەی کە چەند ساڵێکە لەوێدا مابێتەوە ینی ئەو دیمەنانە دیمەنی زۆر سنڕاکێش بوون بۆیە ئەوان توانیویانە لە ئەو هەوڵانەی کە داویانە سەبارەت بە تەخسیسکردنی بودجەیەک لە بودجێ گشتی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی کەمی ئاو یاخود بۆ دروستکردنی بەنداو یاخود بۆ تەنانەت داوایان کرد کە عێراق فڕۆکەی مەتەڕیش بکڕێت بۆی کە لە کاتی پێویستە لە کاتیش کە ساڵی زۆر توندە ئەم فڕۆکانە بتوانن وەکو حاڵەتی طارئ بێنە خەتووە بتوانن بەشێک بوون لە بژانەوەی ئەو بەرەو بمەی کە دەچێندرێت جاگەنمە یاخود هەرچیشی هەیە لەم منطقی ئەوان چکن خۆ دەزانی کە منطقی ئەوان گەرمترە زۆر لە چاوەڵ منطقی ئێمە ڕەنبێ بۆ ئێمە مەسەرەن کەرەسەیتر پێویست بێت یاخود ڕوانگەیتر پێویست بێت ببوورە وڵای قسەکانیش پێ بڕم ئەوە ناو بەناو بەڵام ئێوە پرسیارانی کە دروستە بەبیرم نەچێتەوە باست لە بودجێ وشکە ساڵی کرد لە عێراق بودجێیشی وا بوونی هەیە ئەگەر بوونی هەیە ناکرێ ئەم بودجێ بە بێ جیاوازی بەسەر هەموو عێراق و هەرێمی کوردستانی شادابەش کرێ بۆ ڕوبەڕوونەوەم کارەساتە خۆ گەر بەشی هەرێمی کوردستان بن ینی بەشێکی سوودەکەی وەکو خۆشە ئاماژەت پێدا بۆ ناوەڕاستی عێراق کە ئێمە ئاوی ئەو مەنتیقانە دابینەکەین بەڕاستی خۆی هەروە دێتە پێش خۆ دەزانین تا ئێستا ئەوەی کە قسەی لەسەر کراوە لە دوو هەفتە ڕابردوو لە مانگە ڕابردوو یاخود لە سەدا ئەوەیە کە بودجێ گشتی عێراق بۆ ساڵانی 23 و 24 25 چۆن دووبارە هەموار بکرێتەوە ئەوە نەکراوە تا ئێستا بەڵام ئەڵێم تموحی ئەوان یاخود داکۆچی ئەوان بۆ بەرەنگاربوونەوەی ئیشکە ساڵی لە وەسەط و لە جنوب بەم شێوازەیە ئەوە هەوڵەکانیانە بەم ئاراستەیەدا بەم ئاقارەدا ئەوە بێتە پێشە بێگومان قسە دێنێت لەناو پەرلەمان قسەکەش ئەوە لێ دەکەوێتەوە کە ئێمە ژووک و کورد معناتی خۆمان باز دەکەین وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەمانە جایتر بەنداوی زۆرە جایتر ئەجهیزەی زراعیە لە ئەم ئەجهیزانێک کە من دڵنیام بۆ هەرێمی کوردستان پێویست بەوە نییە کە مەسەرەن بیر لەوە کاتەوە چۆن بۆ مەسەرەن خواروون ئاوەڕاست بیر لە فڕۆکەی ئەو فڕۆکانە بکەنەوە کە فڕۆکەی مەتەڕیان پێ دەڵێن ڕەنبێ بۆ ئێرە بۆ دەشتی سارە زور و دەشتی بیتوێن پێویست نەکات لەبەرەوەی گەرمای ئێرە زۆر جیاوازە بەڵام خواستی ئێرە بۆ مەسەرەی دامی بەرەنگاربوونەوەی عێراق لەم بوارەدا ڕەن بێت بابەتی تر بێت کە ئەوە من نیم بەتەنیا تحدیدی کەم قسەی سەرکەم بەڵکو ئەوە کۆدەنجی لە کوردەکانە بەڵکو ئۆلانی معنیە کە وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستانە بێگومان دەبێت ئەو مشتومڕە زیاتر لەگەڵ هەموو لایەک بکرێت بەڵام وەکو نیەت مەبدەئی عێراق بۆ ئەم قۆناغا یاخود ئەجندای عێراق بۆ ئەم قۆناغا ئەوەیە کە پرسی خۆ ئامادەکردن بۆ ئیشکە ساڵی پرسی خۆ ئامادەکردن بۆ بەهێزکردنی قتاعی زراعی یاخود سدود دروستکردنی بەنداو یەکێکە لە ئەم خواستانێک ئێستا ئەم حکوومەتە لای گرنگەوە خودی جەنابی شیع سودانیش محەممەد شیع سودانیش لای گرنگە کە بایەقی زۆر بە بواری ئابووری و قتاعی زراعی بدرێت ینی تەرکیزی بەغداد هەمووی لەسەر نەود نییە بەڵکو پیان واکە دوو کۆڵەکەی ئەساسی ئەم عێراقا لە کۆنەوە تا ئێستا هەم قتاعی نەود بووە هەمیش قتاعی زراعی بووە بۆیە ئەم دووە بەیەکەوە دەبێت ئاعتمادی ئەم وڵاتانە سەر بکرێت زۆر باشە کاخەریب ینی ئەمێ خاڵێککە دیکە لەم بابەتەیە باس بکەم یعنی تاان جنابیشت ئاماژەتدا بە ڕۆلی فەخامەتی سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشید کە خۆی هەم ینی شارەزایەکی باشی بواری ینی سەرچاوەکانی ئاو هەروەها بەنداوەکانە هەم خەمخۆریشی ینی دڵسۆزیشە بۆ ئەم بابەتە چکە ئەگەر خەمخۆر نەبێت ینی ئەم بابەتە گرنگە ناباتە لوتکەیشی وەکو داڤۆس کە ڕاستە لوتکەیەکی سیاسی ئابووری بازرگانیە بەڵام بازەڕەوشی کەشوها و گۆڕانکاریەکانیشی کراوە هەوڵەکانی سەرۆکۆمار بە ئاراستەی هەمانجی لەگەڵ ئێوە وەکو لیژنەی کشتتوکاڵ و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وارووا لەگەڵ خودی ینی محەممەد شیع سۆدانی و لەگەڵ لایەنەکانی دیکە چییە بەم ئاراستەیە ینی ئەو ڕێنمایی و پرۆژە و بەرنامەی هەیە بۆ ئەم بابەتە وەک باسم کرد ئوستاس ینی خەمی فەخامەتی سەرۆکۆمار ئێجگار زۆر لەسەر ئەم بوارەدەیە من بە باسی ئەم وەقفەی دوێنێ بکەم کە هاتە پێش دوێنێت
بەڕێز کاک گوهدار کە مەکتەبی جەناوی سەر کۆمارە پەیوەندی پێوە کردم وتی بەشێک لە فەلاحەکانی هەرێمی کوردستان هاتوون بۆ دیوانی سەرۆکایەتی کۆمار وتی جەنابی فەخامەتی سەر کۆماریان بینیوە و ئەوانن کە خاوەن چێلگە پڵەوەریەکانن کە عێراق بە بیان و جیاواز سەیطەڕاتی بینی هەرێم و شارەکانی عێراق ڕێگرن لەوەی کە ئێستا بەرهەمەکانیان لە وەسەط و لە خوار و فرۆشکەن یاخود ساخ بکەنەوە وتی ئەوە تەوجیهی جەنابیانە کە تۆ بیان بینی تو من لە ڕانیم ئێستا بەرەوەی ئەم هەفتەی داوامان نییە قسە لەسەر ئەوەیە کە وتم کەی دێن بۆ ڕانیە سەرچاو مەگەنا من شەمەوان دەگەڕەوە بەغادایان بینم و ئەوەی کە پێویستە لە پشتیوانی لە ژنی کوشتکاڵ بۆ ئەوانەوەی کە پێویستە لە ڕۆشتن لەگەڵیان بۆ وەزارەتی پەیوەنددار قسە لەسەر ئەوەیە کە خەمی جەنابیان ئەو تەنانەت لەسەر ئەوەشەکە چۆن بتواندرێت دامەشی زۆری فەلاحین بکرێت بە هەموو سێکتەرەکانی بە هەموو جۆرەکانیەوە ئیتر لە بواری چاندن و تۆ و لە بواری پەڵەور لە بواری گاوداری لە هەر بوارێکدا بێت لای گرنگە لە بواری سودود بێت بەنداو بێت لای گرنگ بۆیە ممکن نییە ینی ناکردڵم هەموو شاندێک کە داخلی سەرۆکایەتی کۆمار دەبێت بەڵام زۆربەی ئەو شاندانی کە داخلی سەرۆکایەتی کۆمار دەبێت بەس بزانن کە ئەتواندرێت لەو مەجالەدا ڕۆڵ دەبینێ بێگومان ئەو پرسە لە تەک بابەتە سیاسیەکان بابەتی ئیقلیمیەکان ئەو پرسەش دەکرێتەوە کە دەبێت عێراق دەعم بکرێت و پشتیوانی بکرێت لەبەرەوەی کە بەهێزبوونی عێراق ڕەبتی بە بەهێزی کەرتی کشتوکاڵ و ڕەبتی بە بواری ئابووریدا ینی تەرکیزی جەنابیان ئەوەی کە من لێی نزیکم لە ئەو فترێکە ئیشمان لەگەڵ کردوونەوەکو فراکسیۆنی چیتی نیشمان کوردستان یاوەکو ئەوەی کە بان کراوین بۆ سەرۆکایەتی کۆمار تەرکیزی جەنابیان تەنها لەسەر قطاعی وزەنیە لەسەر نەوت و لەسەر ئەو بابەتە بەڵکو لای گرینگەکە هەمووان بێکەوە کۆشش بکەین بۆی کە ئەم پرسە بەهێزی بێڵینەوە و ئەم پرسە بۆ ئاراستە بڕواکە بێگومان کاریگەرێکی زۆر ئیجابی هەبێت بۆ بژانەوەی کۆی شار و شارچەکان کاغەری بەگشتی ئەگەر ینی نازم تا چەند ینی زانیاری تێیان نە لە بەپێ ئەو بەدووادا چوونەشی کە کردوتانەوە ئەو سەردانە مەیدانیانی کە کردوتانە بۆ ناوچە جیاوازەکانی عێراق لە ئێستادا لە عێراق چەند بەنداو هەیە کە ئەتوانێت ینی ئەتیمادی بخرێتە سەر بۆی ئەگەر ئاوگل بداتەوە و بارانبارینێکی باشە بێ ئینشاڵڵا لە بەهارە ینی تووشی وشکە ساڵی نەبێ یاخود ئاوی ناوچە جیاوازەکانی عێراق دابینکە بەنداوەکان لە ئاستی پێویستایە ئەم ڕێژێت ئاماری دقیق لای من نییە ڕبێت ڕەبتی بە وەکو بازەکە گوتم ڕەبتی بە بوارە ئیدارەکەیدا کە وەزارەتی پەیوەنددارە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڵام ئەوەی کە من جومان لێبوون تا ئێستاوەی کە ناوە نوێنەری فەلاحین لە سامەڕا لە تکرید لە بەسڕە لە هەر شوێنەکە دێن لە بەغدا لە کوفە لە هەر شوێنەکە دێن هەمووی ئەو ترسەی ڕاگەین هەموو ئەو پاڵنەری هاتنەکان بۆ ئەوەیە کە دەبێ عێراق هەوڵی زۆر بدات بۆی کە نەکەوینە ناو ئەو ترسەی کە ڕووی لە بەشێک لە وڵاتانی جیهان کردووە و هەرێ بە عێراقیشی بێگومان گرتوتەوە بەڵام ئەوە نییە خنکان بیتی بەڵکو تینی هێناوە بۆیە هەموو ینی من وای نبینم ینی لەم دۆخەدا ئەوەی کە پێویست بێت بەنداوەکان لێسەدا بتوانن ئیکتیفای کۆی شار و شارۆچەکان لە ڕووی ئەوانەوە وەکو دەڵێ دەسەبەر بکرێت بەڵکو پێویستی بۆیە هەیە کە لە دوای پەسەندکردنی بودجێ عێراق بێگومان بزانین ئەم بودجێ یاخود ئەم پارەیە کە تەخسیس دەکرێت بۆ دروستکردنی بەنداو لە عێراق لە شار و شارۆچەکان بۆ کڕین و پێداویستەکانی ئامێرە کشتوکاڵێکان سەبارەت بە احتفاظکردن بە ئاو خۆتان ئاگادارن کە ساڵان ئەگەر ینی جۆگە ئاوەشی زۆر ڕۆژفا بۆ گوندێک بەڵام هیچ ئەم بابەتانەی بۆ ڕێک نەدەخرا کە پێویستی بە قالبی کۆنکرێتی ئەوانە و بۆی ئاواشی زۆر بەزار دەڕۆی ئێستا یەک لە پلانەکانی ئەوان وەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەوەیە کە لەگەڵ مواردی مالی لەگەڵ وەزارەتی مالیەش کە قسەیان کردووە ئەوەیە کە زۆرترین
جۆگەلەی سندوقی لە کۆنکرێت دروستکەن بۆی کە نەهێڵن ئاو بە فیڕۆ بڕۆ ئەو بەرنامەیە لای ئەوان ئێستا بۆ تێچێک لە خەمەکانیان کە بتوان بۆ هەموو ئەو شوێنانەی کە جاران ئاوی لێ باکیان نەبووە کە بەزایە دەڕوا یاخود نقمی ئەرز دەبێ هەرچی بێت ئێستا ئێستا ئەوە یەکێک لە خەمەکانیان واتە ترسەکە ترسێکی گشتگیرە بەڵێ ترسێکی گشتگیرە و بۆ زۆربەی زۆری شوێنەکان ئەوەی کە ئێمە سەدامان کردوون چون هەر ناوە خۆدەزانین ڕۆڵی پەرلەمانتەن هەر کاری تەشریعی یاسەدانان نییە بەڵکو ڕۆڵی ڕقابیش ئەوەیە کە ئەتۆ مەیدانیان بێ ناو بابەتەکە بۆیە زۆربەی ئەو شوێنەکە کردومان ئەوە ترسەکان بە بنمونە لە ساڵی پار موافقەتی وەزارەتی کشتتوکاڵی عێراق درا لەسەر ئەوەی کە باڵێک لە حەشتی شعبی بێت یەکلا بێتەوە لە باتی بۆ کاری سەربازی بێت کاری زراعی بکات ئەزیان پێدرا زیاتر لە نزیکەی 1 ملیۆن دارخورمان چاندوو لەو دەشتانێکە دەشتی بیابان بۆ ئەوانە ئیترەوە پێویستی بەچێ پێویستی بەوەیە کە حکوومەت پاران بۆ تەخسیس کات ئەگەر ئاوی سروشتیان نەبوو بیر لێ بدەن و کارەبان بۆ ڕابکێشن و ئەوەی کە پێویستە مهندسی زراعیان بۆ دابنێن هەموو ئەوانە ینی عێراق بۆ ئەڕاستی ئێستا ئەوان دانەوێت محکەمی کەن لە ڕووی ئاوریەوە کە بەڵێ ترسێکیان نەبێ ئەوەی کە ناوی ئاوە بۆی کە بتوانن بەرهەم کشتتوکاڵەکانیان بە جوانی بەرهەم بێنن لە کەربەلا سەردانی شوێنێکمان کرد عەتەبەی حوسەینی کە یەک لە موقع بەهێزەکانی ئینتاجی خورما ئەوەی کە مهندسی زراعی لێ پرسیارمان لێکردن دارخورمان هەیە کە کەمتری مەصرفی خۆتان نەزانن دارخورما تەنیا دارخورمایەک ئینتاجەکەی سەروی 5 ملیۆن دینارە تۆ حساب ئەگەر لەم دەشتێک کە تا ئێستا دەشتێکی بیابان بووە ملیۆنێک دارخورما بچیاندرێت ملیۆنێک 5 ملیۆنی ئینتاجی ئەم مەزرعەیە دەبێت ئیتر دوجار ئەم داهاتە بەڵێ ڕم بێت هەیئەتێک یاخود مستثمرێک ینی ئەو پرۆژەیە غەریب دەستی پێ کرد و بەردەوامە دەخلەکەی هەر بۆ عێراق ئەو پرۆژەیە چکە بەڕاستی پرۆژێکی گرنگە و جەنابە بەڵێ ئەوەی کە 2021 و 2 زیاتر لە کەربەلا عەتەبەی حوسەینی هەبوو کە ئێستاش یەکێکە لە موقع اقتصادیە ئابووری بەهێزەکانی عێراق کە لەوێ ینی ساڵان دەمان بیست بەس لە خاڵس خورما زۆر بوو ئێستا بڕۆ لە کەربەلا لە عەتەبەی حوسەینە سەیرکە بێشمار ینی بێ حەد و حیساب ینی ئەو هەمووی دار خورمایە و گەیشتووە و لە تەک مەزرعە خورماکان بێگومان هین غورفەی کابینە دروستکردن ئەوەی کە چی پێ دەڵێنەوەی کە ئەتواندرێت خانووی پلاستیکی ئینتاجی خورما مەسەرەن بەڵە خانەی پلاستیکیان لەوێ دروستکردونەوە لە تەک خانەی پلاستیکیان مەسەرەن هەندێک جەناحی تریان هەیە بۆی کە خورمای لێ هەڵبگیرێت ئەم سەلاجە و ئەو ئەتوانێت احتفاظ بە خورما بکات ینی هەموو ئەوانە کاریگەری بۆ اقتصاد هەیە پرۆژەیەکی کەش هەبوو لە بیابانەکانی ئەنبار و ئەوانە ناسەم ئەوە تا چەند واقعیت کازم ئەوی ژەر بابەتی چاندنی دارخورمای تێدا ئەنجام درابوو ئەوە هەیە بوونی هێشتیوە ئەزانید ئوستازەوەی کە من ئێستا درکم پێکرد بێت کە ڕۆژانە پێمان دەکات یاخود دێن داوای پشتیوانی دەکەن لە لیژنەی کشتتوکاڵی پەرلەمان پێیان وایە کە دەبێت وەزارەتی زراعە تەسهیلاتی زۆر بکاتەوە فعلیش کراوە نەک هەر لە ئەنبار لە سامەڕا بەڵکو لە زۆربەی شارەکان دەست بەم کارەکراوە ئێستا مەسەرەن بڕۆ سەر حدود قائیم یەکێکە لەو شارانەی کە ئێستا زۆرترین کاری تیاکرێ وەکو چاندنی فستق وەکو زەیتون وەکو خورماعنی شوێنێک نێت تەنها وەک باسم کرد یعنی پێشترێکە دەتگوت خورما و عێراق دەو باس خاڵست کرد بە نا ئێستا لە زۆربەی شوێنەکان ئەو دەشتانێکە دەشتی بیابان بوونە ئێستا بوونە موقعێکی ئابووری بەهێز بۆ ئینتاجی خورما بۆ فستق بۆ تەنانەت بۆ هەنار و ئەوەی کە پێویستە حکوومەتی عێراقی بۆی کردوونە بەنموناگەر لەوێت 2 مەگ ئەرز بکڕی بڵین بە 3 ملیۆن بە 4 ملیۆن بێ پرۆژە تەقدیمکەی بۆی کە تۆ ئەتوانی مەزرعەیەکەی 100,000
دارخورما بچەقێنی یاخود نیم لە دارخورما بچەقێنی حکوومەتی عراقی لەسەر خۆی فەرز کردووە کە بێت بە بەرمونە بە سیارێکی زۆر کەم لە دۆنی بە 500,000 مەسەرەن بیان لەو سەر و شکڵە مەسەرەن بێت ئەرز بدا بە وەبەرهێن یاخود بە کابرای مزارع کە ئەیەوێت ئەم پرۆژەیە جێبەجێکەوە دێت مهندسی زراعی بۆ دائەنێ و ئەوەی کە پێویستە لانی کارەبا وەزارەتی کارەبا ڕاست پێدراوە کە متعاون بێت زۆر تەسهیلات کا بۆ هەر کەسێک کە ئەیەوێت لەم دەشتانێک کە باسم کردن خورما یاخود فستەقیان ئەو بەرهەمە کوشتەکانە بچێنێ هەمووی هەماهەنگن لەگەڵ ئەوەی کە چۆن بتوانن عێراق بەم ئاخارە بەرن کە دووبارە بیجێڕنەوە بۆ ساڵەکانی هەفتاکە یەکێک بوو لە وڵاتانی کە شانازی هەرە گەورەکەی ئەو بوو کە ئینتاجی کشت و کاڵیان لە لووتکەدا بەتایبەت خورما. زۆر باشە. منەمە وەکو دوا پرسیار کە غەریبانی ئاراسی بەڕێسی بکەم. ئێستا توانین بڵین ینی عێراق لە مەترسیەکان ڕاستە نزیکە بۆ نمونە بۆ بابەتی وشکە ساڵی بۆ بابەتی بە بیابانبوونی زەویەکەی لە ڕووی کشت و کاڵێەوە لەوە چە زەرمەند بێ بە حکومەوەی کە ئەم ساڵ ڕێژەیەکی کەمی باران داباریوە هەروەها بەفر کەم باریوە بەڵام ینی خۆشبەختانە بۆ ڕێکارانی کە جەنابدەوە تا ئاماژەی پێدەی هەوڵەکانی ئێوە کۆندامانی ئەنجومەنی نوێنەران لە لیژنەی کشت و کاڵ و هەوڵەکانی سەرۆکایەتی کۆمار هەوڵەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەموو لایەنە جیاوازەکان و هەمانگیەکانی لەسەرۆم و هەمانگیەکانی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان ئەمانە هەنگاوی ینی دڵخۆشکردن بۆەوەی کە ئەتوانین بڵین بەر ئەژیرە بۆ کارەساتە گەوری کە ڕوبەڕووی عێراق بێتەوە لەگەڵ ئێران ئێوە چیتان کردووە وەکو لیژنەکەتان هیچ قسەیەکتان کردووە چکە ئێرانیش بەشێکی ئاوی عێراقی لەلایە بەڕاستی بە هەرێمی کوردستانیشەوە هیچ کراوە لەگەڵ ئەو زەمانەتیەوە کراوە کە ئاوی پێویست بداتە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ دروست ساڵی پار شاندێکی پەرلەمانی عێراق بە سەرۆکایەتی بەڕێز موحسین مەندەلاوی کە ئەو کات سەرۆکی پەرلەمانی عێراق بوو و شاندێکی پەرلەمانی کە ڕەچاوی مەحافەزات کرابوو هەر مەحافەزەی نوێنەرێک یاوەری شاندەکە بوو وەک کورد لە فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان براتان یاوەری ئەم شاندە بوو کۆمەڵە دیدارمان لەگەڵ جانیبی ئێرانی کرد لەگەڵ بەڕێز خوالی خۆش بێت وەزیری خارجی ئێران کە ئەو کات مابوو لە حیاتدا و لەگەڵ جێگیری سەرۆک کۆماری ئێران و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئێران لەگەڵ نائیب سەرۆکی پەرلەمانی ئێران لەگەڵ بەشێک لە لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی ئێران کۆبوونەوەکە کۆمەڵێک خاڵ تەبەنیکرا لەسەری لە سەروی لەناو ئەم خاڵانەش بێگومان ئەوە بوو کە چۆن ئێران بتوانێت ئەوەی کە بەر ئەو دەکەوێت بەشێک بێت لە بژانەوەی عێراق تەنانەت من پێشنیارێکم بۆ کردن کە وتم من خەڵکی ڕانی و ڕاپەڕینم و زۆرترین ئەم قوربانی کە لەسەر دەمی ڕژەوین بە ئەزدراوە لە هەرێمی کوردستان ئەگە هەڵەبجە بینەوە دوای هەڵەبجە دوکان و خۆشناوەتی و قەزای پشدەر بووە کە یەکەم قۆناغی ئەنفال بۆ ئەوانە باس کرد یەکەم قۆناغی ئەنفال کە ڕژەوین بە ئەزد لەم هەشت قۆناغە دەست پێ کرد قەزای دوکان بوو دۆڵی جافاعەتی بوو و لەو قەزانەی کە بە کاملی ڕاگوازرا و خاپورکرا قەزای پشدەر بوو و لەم شوێنانەی کە دیسان کیمیایی پێداکرا جگە لە هەڵەبجە دۆڵی خۆشناوەتی بوو باسم کرد کە ئەو منطقەی کە من باسییان ئەەکەم ئاعتیمادی بژێوی ژیانی خەڵک لەسەر کەرتی کوشتتوکار لەسەر قتاعی زراعیە داوام کرد کە هەندێک شت بۆ ئەم سنوورانە بکرێ باسییان کرد وەک چی وتم ئیژە سەر دوو بوار بکرێ نمونەی ئەم خەستەخانەی ڕانێم هێناوە کە خەستەخانەی 1990 قڕێوەڵەکەیە کە باهدی جمهوری ئیسلامی ئێران بۆ تەواوکردنەکەی و باسی کرد کە چەندوان داوێک لە سەردەشت و لەوانە دروست دەکرێت ئەم بەنداوانە زیانیان بۆ قەڵاتزێ و بۆ زەی ئەم زەیەکە داخڵ دەبێت لە ڕێ خاصەوە بۆ قەڵازێ لێشەوە دێتەوە ناو دەربەند و لە دەربەندیشەوە دوکان باسم کرد کە ئەوانە هەمووی پێویستیان بە ئەگە بڕیار بێت ئێمە داوای پشتیوانی ئێران بکەین بۆ بژانەوەی عێراق بەگشتی ناویشاندا قتاعی زراعی فەرمون ئەوە یەکێکە لەم هۆکارانێک کە ئێوە ئەتوان هاوکارمان بن ئێوە کۆمەڵێک بەندا دروست دەکەن لە سەردەشت و لە ئەم بەشێکە من باسی یەکەم ئەم بەنداوانە بە زیان نشکێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان بە دیاریکراوی منطقەی ڕاپەڕین و قەزای دوکان ینی ئەوەی کە من جۆم لەوان بوو ئەوان هاوکاری خوان و پشتیوانی خۆیان پیشاندا لەکوێ مەسەرەن پیان وا بێ کە وتیان لەکوێ عێراق پێی وایە کە ئێران
بەشێک دەبێت لەم زانانی کە بەر عێراق بکەوێت لە ڕووی گرتنەوەی ئەوان ئامادەن کە زیاتر کۆڕکەونەوەتان لەگەڵ بکەن لەگەڵانی پەیوەنددار کە وەزارەتەکانیشە و تاکیدیان لە تەعاونی خۆیان کردەوە. زۆر سوپاس بۆ بەڕێزگەری بەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی کشتوکاڵ کە سوپاسەوە لە ڕانیە لەگەڵ مابووی لە بەرنامەی پانۆراما. بەڵێ بینەرانی بەڕێز سەڵخێم شووی پانۆراماتان پێشکەش کرا، خواتان لەگەڵ.